بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا سڵاو ئەم کاتتان باش. ئازیزان و خۆشەویستان، لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی یەکێکی تر لە زنجیرە بەرنامەکانی ڕوانگە. لە بەدرێژایی مێژووی خەباتی شۆڕشگێرانە لەسەر تاسەری وڵاتانی دنیا بەردەوام کەسانێک هەبوون کە ئەو مێژوویان وەکو خۆی هەڵگرتووە. کەسانی هەبوون کە بە چرکاندنی فلاشی دووربینەکانیان و بە ڕۆشنکردنی دووربینەکانیان و بە نیشاندانی واقعیاتێک کە لە جەریانی مبارزەی خەڵکا بووە، ساڵها دوای ئەوە ئەرزشی کارەکەیان دەرکەوتووە و گەورەترین خزمەتیان بە مێژوویەکی ڕاستەقینە کردووە کە دیارە ئەگەر باسی مێژووەکەین لەوانەیە سەدان کتێب لەسەر مێژوو بنووسێت، بەڵام ئەو سەد کتێبە بەقەدەر 10 دانە عەکسکە لە مێژوویەکی مشەخەسا گیرابێت تەئسیر و کاردانەوەی نەبوو بێت. کۆکردنەوەی ئەم مێژووە، کۆکردنەوەی ئەم تاریخە ڕاستەقینە جیا لەوەی کە ئەرکێک ئەخاتە سەر ئەو کەسەیە کە وتم فلاش دووربینەکەی ئەچرکێنێ، بەڵام زۆر کەسمان بینیوە لە تاریخە باشترین خەڵاتەکانیان وەرگرتووە بۆ گرتن یەک عەکس، بەڵام هاوکاتیانتانی لەگەڵ گرتن عەکسەکە ئیحساس مەسئولیەتکەن و وەکو وەزیفەیەکی ئینسانی بەر بە کارەساتێ بگرن کە نەگیراوە. میوانی ئەم جارەی من شامڵ ئەو کەسانە ناکات. میوانم جارەی من کەسێکە کە هاوکات لەگەڵ ئەوەی کە خۆی لە شۆڕشی یان لە خەباتی شۆڕشگێرانەی خەڵکێکی چەوساوە، خەڵکێکی کرێکار و زەحمەتکێش، خەڵکێک کە داوای مافی خۆیانیان کردووە، بێجگەلەوەی کە بەشدار بووە، بێجگەلەوەی کە خۆی و بنەماڵەی لەو ڕاستە کاری شۆڕشگێرانە و وەزیفەی ئینسانی خۆیانیان ئەنجام داوە خەریکن ئەیدەن، بەڵام هاوکاتیش یەکێ بووە لەو کەسانەیە کە توانیویە ئارشیوێکی گەورە لە خەباتی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستان و بە تایبەت کۆمەڵە کۆبکاتەوە. میوانی من هاوڕێستاری فەتحی ناسراو بە ستار ئەوێهەنە. هاوڕێستار ئەوێهەن لە بەرنامەی ئەم جارەدا لە ڕوانگە لەگەڵمان ئەبێت و کۆمەڵێک پرسیار سەبارەت بەو ئارشیوە کە لە دوو دانە لە گەورەترین دانیشگاکانی دنیا ئێستا ئەو ئارشیوە هەڵگیراوە و قەرارە دیجیتال کراوەتەوە و قەرارە چەند فیلمی لێساز بکرێتەوەوانە کە بۆ زانیاری زیاتر دیارە دواتر ئەچمە لای خۆی. و لە کۆتاییە و بەلە ئەوەی کە بڕۆمە سەر پرسیارەکان، پێم خۆشە بڵێم کە کەسانی حتا هاوڕێستار وەکو معماری کۆکردنەوەی ئارشیوی خەباتی شۆڕشگێران نازانن. بەل لەوەی بڕۆمە سەر پرسیارەکانم لەلایەن خۆم و ستافی بەرنامەکەمەوە پڕبەدڵ سپاسی لێکەم و ڕێز و قەدر و ئەرزش دایانم بۆ ئەو زەحماتەی کە بە درێژایی تەمەنی تا ئێستا کێشاویە و پێدەڵم کە سپاس بۆ هەڵگرتنی ئەو مێژوە ڕاستەقینەی کە تا ئێرە هێناوتە. هاوڕێستار، سەرەتا سڵاو ڕێزمەیە بۆتوە، هیوادارم کە لەش ساق بیت، بە خێراتن تەکەم بۆ بەرنامەی ڕوانگە و لە سەرەتا و حەزەکەم ئەگەر خۆت سڵاوێک تەیە بۆ بینەران لە شاشەی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پێشکەشی کەی کە من دواتر بڕۆمە سەر پرسیارەکان. تکایە فەرموو. ئەسعەدگار، منیش سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. زۆر سپاس بۆ ئەو تۆزیعاتات، مەمنون. منی هەروەکی شارەتە من بۆ خۆم ناوم ستارە فاتح فەتحیە، حەزەکەمە بیۆگرافیەکی چەند سانیەیی خۆم بە بینەرانی تەلەڤیزیۆن کۆمەڵە ڕابگەێنم. نێوم ستارە، فامیلم فەتحیە وێ، من بە ستارە ئەوێهەن ناسراوم. خەڵکی ئاوایی ئەوێهەن ژاوەرویستنە، متەوەلیدی 1932 شەمسی داوایی ئەوێهەن لە خانەوادەیەکی زۆر دەستمەند و هەژار بە دنیا هاتم. بە پێ وەعزەتی ماڵی ژیانی زندگی خانەوادە لە خوێندن و مەدرسە
داخەوە منیش وەک ملیۆنهای ئینسان محروم بووم بێهبەری بووم لەو ئیمکاناتە نەمتوانیوە مەدرسە بچمەوانە حاڵ ئەوە خۆش بوو ئەو بەڵێ زۆر سپاس من پێم خۆشە قسە و باسەکەمان بەوە دەست پێ بکەین کە گەرەک مەدلێت بپرسم کە چۆن بوو سەرەتا بیرۆکەی ئەوەی کە ئایا واقعەن کاتێکە یەکەم عەکست گرت لە خەباتی شۆڕشگێرانەی خەڵک یەکەم عەکست گرت لە مێژووی خەباتی کە تا ئێستاوە چەندەیە تێپەڕێنێ هین کۆمەڵە و کاتێکە بەگشتی یەکەم عەکسی کە بەرهەمی کاری خۆت بوو لە مبارزەیەکە کاڵت بژارد و گرتو ئایا بیرت لەوە ئەکردەوە کە تۆ خەریکی ئارشیوێ دروستەکەی یانێ بە پلانێکت هەبوو بۆ ئەمە بۆ داهاتووی ژیانی خۆت؟ من پێش ئەوە کە ئەسڵەن بێمەنەوە کۆمەڵەوە حتا لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بووم من بۆ خۆم دووربینم هەبوو ینی لە تارانە کرێکاری مەکرد دووربینێکی ئەو قەدیمیانە بوون تایان پێوتن عەکسی فۆرەن عەکسەکەیە داوانە لەوە مەبوو ینی لاقەیەکی تێبەتین بوو هەر بە کۆکردنەوەی ئەم عەکس و ئەم شتە میژویانە ئەم شتە تاریخیانە بژم لە ساڵی 52 من بۆ خۆم لە تاران و کرێکاری مەکردێ دووربینم هەبوو زۆریش لەو عەکسانەی ئەو دۆرانە کە ئەو دووربینمە هەبوو عەکسم پێگردوون لە تاران و لە دەماوەن و لە کرێکاریمان کردووە عەکسەکانی ئیسەی چەیە و دواییش لە دۆرانی پێشمەرگایەتی کە تا ئەو وەختە شارەکان بەدەستمانە بۆ تریانی ساڵی 58 تا تقریباً ئەوایلی ئەواخری فەروەردینی 59 من بازم چەندین دانە عەکسی ئەو دۆرانە تر پێشمەرگەی کۆمەڵە بووم بۆ دووربینە عەکسوستان عەکسەکانی چویسە هەیە من بەداخەوەی سەر بە پێ وازێتە کە ئیمکانی نییە من چون لەو فیلم بەداریەکێ ئەو یەکمامەکە لێرە فیلم بەداری ئەم ئارشیوە ئەم تارەکە کراوە تەواوی چەمەدان و ساک و عەکس و فیلم و دووربینەکانی کە چی دووربینایی ئیستفادەم کردووە بوومە گشتمان لێرە عەکسیان گیراوە هەیە وەریسە من ناتانم وتەنی بێم ئەو دووربینانە ئەبزارانە کە من کارم پێکردن عەکسم پێکردن پێم نیشانیا بەم لێرە فقط ئەوەی کە وتم من پێش ئەوەی کە بم بە کۆمەڵە بووم بە سیاسی دووربینەمە بۆ عەلاقەیەکی تێبەتیم هەبوو بەڵێ بە شۆنەوەی کە هاتمەنەوە مەسایلی سیاسیە و دوایی ساڵی 58 بووم بە کۆمەڵە لەو وەختەیە من بۆ خۆم بازم عەلاقەیەکی تێبەتیم هەبوو بە کۆکردنەوەی نامە و عەکس یەکومین نامەیەکێ هەڵم گرت حەزەکەمە لێرە دەست پێ بکەم محەممەدی ماهی کاکشوان هاتوو بۆ ئەوی هەم عمەڵێکی پلاسە کاری پزیشکی بوو هاتوو بۆ ئەوی هەم بە یەکمانی لەوێ هەم بە یەکەوە بووینەوەوانە وەختی چووە بۆ منتەقەی ساراڵیا چووە ئەوەختە پیانەوە ئەو بەرەوە لەقشەی سعی بۆ خۆی مەسعود نیزامی وەختە لەقشی سعی بوو نامەیەکی نوویسی بۆم ئەوەختە تەشەکر و قەدردانی لەوەی کە ئەو ماوە لەوێ وەک جەماعەتی پێشمەرگەی کۆمەڵە لەوێ هەم بەردەمیەوە بووی ئەوانە نامەی تەشەکر و قەدردانی کە بۆ نووسی نامەکەم هەیە ئەم نامەمە من بۆ خۆم سەوادی نووسین و خوێندنەوە وتم نەبوو بەداخەوە نامەکەمدا بە کوڕەکەی اتفاقەن تودەیج بوو ئیسەج ماوە نامەکەی دەوتی پێم وتی ستار وتماوتی ئەو نامە هەڵگرە وتی ئەو نامە هەڵگرە ئەم ئینسانانە تاسەر نامێنن
بوومەوە بۆ خۆی کاشوانی ئەناسی وتی ئەو ئینسانان ئەسەر نامێنن ئەم نامەن هێنە هەڵی گرا حتا خەیاتیەکی شابژم 100 میتر لە ئێمەوە دووبووتی دەرم ئەو نامە بیوە بێ بۆ خەیاتە دۆری هین کابن پریسیکانی لەیلۆن هەروە چم کردەوەی سەر هەر دقیقەنە وەستمە ماوە ئەمەکێ هەڵا گەڕێت تقریبەن شابژم نزیک بە 20 تا 25 شەوی پێ نەچوو بەداخەوە بوو 26 شەهریوەر کافائین کە سوان گیانی بەکردیانی من ئەو نامە ئەمە سەرچاوێ ئەوەڵین نامەی بوو بە تەجربە بۆم ئەم نامە بەدەیان دانە نامەی هاوڕانی گیان بەکردوو بە دەسوخەتی خۆیان بۆ خۆمیان نوویسی نامەکانم هەڵگرگە و نامەکانم هەیە ینی ئەمە بوو بە سەبەب ینی ڕەوابەت و مناسباتێکە لەنەوە تەشکیلاتی کۆمەڵەدا بوو ئەوەختە ئەوەیە کردوو بۆ من بوو بە سەبەبێکی ئەسڵی ینی سەبەبێکی کە ئەمە بێتە معزڵات و مشتاقی بۆ من مەسەڵا ئەم نامە و ئەم جەمەوکردنەوەوانە بێت ئەو کارە بکەمەوە ئەو کارەمە کرد بڵێ ئەم ئارشیوەی تۆ کە کۆت کردوێتەوە شامڵ چ بەشایەکە من جوورمەوەسە ئەوە تا ئێستا متەوەجێ بووم کە مجموعەی نامەت بۆ هاتووە کە هین هاوڕێیانی گیانبەخت کردو و هین هاوڕێیانێکی تر کە هێشتا هەر لە ژیان ناماون بە تەکی دەوانێت هەیە و بێجگەلەوە عکسی ئەتانم بێژم هەموو گیانبەخت کردوانی کۆمەڵە شاید بە عنازێن موسەکانی دەست شک ببرێت کە عکسەکانیان لای تۆ نەبێت بەدوایەوە مجموعەیەکی زۆر نەوار و کاست و خلاصە ئەم شتانت هەیە ئەوانە ئەزانم دەسەبەنی کە کردوتە ئەکرێ بۆم بێژی مەسەڵەن چۆن ئەمانە دەسەبەنی کردوە چۆن جیار کردوێتەوە تۆ خۆت دەڵێ من ئینسانێکم کە نەمتوانیە بخوێنمەوە بنووسم بە پێی شرایەتی زندگی کە هەم بووە زۆر کەس هەیە ئەو ئیمکانەی بووە زۆر کەس هەیە کە تەنانەت لەو ڕشتەیجا دەرسی خوێندووە بەڵام نەیتوانی وەکو تۆ ئەو دەسەبەنیگەلە ئەنجام بە ئەکرێ بێژی پێم چۆن ئەم شتانە دەسەبەنی کردووە لە چ بەشکەلێک لە خۆیەگرێ پێم خۆشە پێشەوە ئەوەکی بێژمەوە تۆزاکمدا لەسەر نامەکەی کاشوان و ئەوانە ئەوەی نامەیەک بوو بۆ سەبەب بۆم مەسەلەی عکس دوکتۆر فەتەڵا لوتفەڵا نژادە چوو من مەسایلی سیاسی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنابوونم سەرچاوەکەی دوکتۆر فەتەڵا لوتفەڵا نژادیان بوو داوی هەما ئەوە بوو ڕەفیقتر هەشت ڕەفیقتر نوێ فەروەردینی ساڵی 58 چون بۆ کۆمەک ڕەسانی بۆ مەسەحلە بەداخەوە تەساتفیان کرد لەبەر چوون یەکی ئەو دوکتۆر فەتەڵا بوو یادگاری دابوو یەکی دوو نامێت دوو عەکسی بوو یەکێکیان هاوڕێیانی گیان ئەوەڵین ڕەفیقی پێشمەرگەم گیانیان بەکرگە هاوڕێیان محەممەد بازپەنایی عەبدوڵای نەودنیان لە مەریوان بە یەکەوە بووینیما چوون بەرحاڵ وەکی بەحثیکەیە شەڕە 24 ڕۆژە یا شەڕە ئەو تەشکەکان گیرانەوە واحدەکەی ئێمە ئەوەی مەژاوەر ئەوێ هەموو بێساران جاوەرە جوزی مەریوان بینیمە شەڕی سێ هەفتێکی لە مەریوان بووین بۆ یەکەمین جار دوو ڕەفیقی زۆر زۆر سەمیمی وە مەسئولی واحدەکانی ئێمە بوون لە شەڕەکانی شاری مەریوان لە تەپێشی حەسەن هاوڕێیان گیان محەممەدی شابازپەنایی و ڕەفیقی تریش عەبدوڵای نەودنیا گیانیان کرد ئەو عەکسانەی کە بووە سەبەب بوو ینی پێشەوە عەکسیان داوکن بەلامەوە لەنەوەات بوو لەسەرەوەی سەلێم عەکس و ئارشی و کۆکردنەوە ئەوانە وتم زۆر جەران بووە زۆر حیز بووە
زۆر حتا لە ڕێدەی دەوڵەتی چا تەواشاکەی بۆ هەر شێ هەر کارێک تۆ گەرەکە بێ پچی بە دوێ مەتالعەیەکە بیکەی بەرحاڵ ئەچیتە کتێبخانە مەراجعەکەی بە کتێبخانە لە کتێبخانەیە کە کتێبی بیری یا مەسەڵەن شتێک بیری تۆ ئێدامێ بەحسی بکەیت شتێک بەدەستەوە بێ بۆ ئەو باسانە من بۆ لەو شۆڕشە لەو جونبێشانەیەکێ دۆرانی کە من بۆ پێشەوە ئەسڵەن بۆ بە پێشمەرگە ئەم سەرچاوانە زۆر بەحسایەک ئەبیز مەسەڵەن شۆڕشی بووە مەسەڵەن بە قسە یا مەسەڵەن بە نوێشتە وەرێ تۆ بیت بە وەک عەکسێکە مەسەڵەن وەک فیلمێک مستەندێک بەدەستەوە بێ بەداخەوە زۆر کەم بوو نەبوو بۆ ئەوەیکە من وتم دەسم کرد بە جەمەوکردن ئەمە ئارشیوە بەڕاستی لۆ ئەوەڵانە لە فکری ئەوەدا بووم من بتانم ئەم کۆکردنەوەی ئەم عەکس و ئەم فیلمانە ئەم نامانە یا مەسەڵەن ئەم دێهاتانەکی ڕۆخاون ئەم دێهاتانەکی ئاگر دراون بێم بتانم عەکسیان لێ بگرم عەکسیان لێ کۆکەمەوە دوێ ئەوەی چاپ بارهەیج بووە ئەگەر پێ بیت بارها بووە یەک دانە عەکسی مستەند کاری دوو دانە کتێوەکە تۆ بێت مەسەڵەن من لێرەدا نمونێ بازەکەم پێشەوە جواوی سوالەکەی جەناڵ بەمەوە دوکتر ڕەزا بەهرامی سێ ماندۆرێ دیبوو لە پزیشکی کۆمەڵە ئەمەڵێکی هەڵەیەکی پێشمەرگەی بەنەوە هێرۆ ئەحمەدینا کردگە لە منتەقەی ژاوەرەوە بە شدەت زەخمی بووە ئەم ڕەفیقمانە ڕەزا لە ئێرتیباتێکە گردوویەتی لەگەڵ پزیشکی کۆمەڵە لە خاکی کوردستان عێراق لە معلومە بووین ئەو وەختە وتی ئەم ڕەفیقە مەسەڵەن ئاوا زەخمی پزیشکی کۆمەڵە چۆن ڕاهنمایی کردگە تۆ بچوو ئەوا وارد بە بێ تەواوی سکی ئەم ڕەفیقە من دوای عەکسەکەتان بۆ نێرە ئەم ڕەفیقیان کردگە تاتانیەتی عەمەڵی کردگەی سەفەرخانێت ها لە دانی لەو دەوڵەتە ئەوروپایانە خوشبەختانە حاڵێکی زۆر باش مەنزوورم ئەوەیە ئەگەر پێبیست بەدەم بەیانی بە قسە بیژی عەمەڵێکی وا کراوە لەنەو چۆمێکە لەنەوە هاتکن چۆن پڵاکاتی کار دروست کردگە دار کاناڵگە نازانمی نابەستکە بە دەوریە کە بە گەڵاو مەڵاوشتا بێ ئەم عەمەڵە لەوێ دەیان نمونێ ئەوە دەستانێتەوە بە تێبەدەوەیکی مە باسەکەمان لەسەر کۆمەڵێ ئەمە ڕووی داوە یا بیت مەسەڵەن ویدووەکە هەیە عەمەڵێک کە دوکتر دەروێش کردوویەتی عەمەڵی گیان بە کردو دوایی بەداخەوە گیانی بەخێر ڕەحمانی ڕەمەزانی ڕەحمانی سەدبان لە شلێرەکە ئەو عەمەڵە کراوە خۆ ئەگەر ویدووەکەی یا عەکسەکەی نەبێ 100 جار بێژە عەمەڵێکی ئەوا کراوە ئەمە باوەڕکردنەکەی زۆر یا بێ مەسەڵەن ئەم بومبارانە ئەم تۆپانەکی بەسەر ئەم خەڵکە ڕژاون یا بێ مەسەڵەن 24 ڕۆژ مقاومەتی قارامانانێ خەڵکی شاری سنە کە بە هەزاران حەسیویان کردگە نازرانی خارجیکی لە شاری سنا بوون 14,000 ڕاکت و کۆمپارەی کتاوە بەسەر خەڵکە ئەم گشتە عەکسە ئەم گشتە خەڵکە کوژراوە مناڵی یەکمانە ئەوەختە بە عەکس و بە فیلم هینەکانی هەیە کە ئەم گشتە خەڵکە کوژراوە ئەم ماڵە ڕۆخاوە ئەم هەواپەیمانە هاتکرد دەخۆ ئەگەر ئەم عەکسانە نەبێ بەدەم تۆ 100 جار بێژە شا مەسەڵ تۆ نۆعی بکەوتە نۆڕۆسی باوەڕکەری شتێکی وا هەیە مەسەڵەن خەڵکی شاری سنە 24 ڕۆژ لە ژێر دەڕندەتەرین وحشیانتەرین ڕژیمێکی جمهوری ئیسلامی بە تام و تۆپ و هەوا سەرکردگە بیژی باوە نەکەن تا عەکسەکەی و تا فیلمەکەی نەبی جا ئەمە بەشی لە سەبەبی عەسڵی کاری مەسەڵەن ئەو کارێ من کە دەستم داوە پێەوە کە سەوادم بەڵێ زۆر مشکڵم بووە لەسەر مەسەڵەی نوویسین و خوێندنەوەکەی بە تایبەت نوویسینەکەم زۆر مشکڵم بووە
بە کۆمەکی کەسانی کە تانیمە بێم ئەم ئارشیوەکە من بارهەش باسم لەسەری لە سایتی خۆم سایتی سەفحەی فەیسبووکی خۆم داناوتمە چوارسەرەوە و دوو قسمەتە قسمەت و دەسەبارنیم کردگە گشتم ئامادە کردگە بە شۆن ئەوەدا من حتا دوایی شاپ چمە سەرەوە بەحسێکی داستانی چۆن بوو ئەمە مەسەڵکردی بە پێینەوانە من تۆزاڵم لەمەڵێ وەلی هەدەف من جەمەڵکردن ئەم ئارشیوە لە فکری ئەوەدا بووم پێشەوە وتم مەسئولینی سیاسی و نظامی کۆمەڵە قسەیانە کرد بۆ ئێمایان بۆ مەسەڵەن داستانێکی وا بووە داستانێکی وا بووە ئیسە لە بەحسی مەسایلی سیاسی بووە ئیسە یا لەسەر مەسایلی نظامی وایە حتا مەسەڵەن ئێمە زۆربەی لەنەو کۆمەڵە ئەچون فیلمهایی کانە هاوەر مەسەڵەن لە کەسایە ڕەفەقایەکی لە ئەوروپا بوو ئەهاتنەوە لە کوردستانە فیلمیانە هاوەر فیلم نظامی مەسەڵەوانە فیلم دروست کرابوو بە پێ داستانی ئەم فیلمە دروست کرابوو وەلی ئەوەیکی بی لەسەر واقعەتی کە بێ ئەو کارە بکەیت و ئەوانە بۆ بیت مەسەڵەن بۆ ئێمە مەسەڵەن کۆمەڵە و خەڵکی دۆروەری چەمشاری سنا ئەزانن یەکی وەک گیان بە کردو فەقرەی ڕەحمەتی فەقرێنەوەڕە نزیک بە 16 ساعتی ناخۆی لە مقابڵی سەدان دانەسپێ پاسداران و جاش و مزدور و ئەرتەشی جمهوری ئیسلامی و ئێستا مقاومەتی کرد یا بێ مەسەڵەن سەر ئەوانەکێ لە زیندانەکان لە سیاچاڵەکان جمهوری ئیسلامیدا دەیان ئینسانی کۆمونیست و فەداکار تا ئاخرین لەحظەی لە مقابڵی جمهوری ئیسلامی و وەک هاوڕانی گیانبەکردوو عومەری فەیزی ئەحمەدی شەعبانی حەیبەڵا لوتفەڵای خالی بابە حاجیان غوڵام عەلی گورگین بیژەنی شیرازی غوڵامی هەقبەیان و جەوادی باوەریز و دەیان نەفەر لەو ڕەفیقانەکێ لە مقابڵی ئەم ڕژیمە وێساون ئەمانەکێ ئێمە هاوبەندەکانیان ئەزانن ئەمە مەسەلە چی ڕوویداوە بیت ئەم تاریخانەکی بە نەسڵی ئایندە بیگەیری من ئەمانە گشتی لە زەی مابوو ینی بە تایبەتتر وەختی هاتم بۆ ئێرە و دیم ئیمکانات ئێوانە بە هەر شێوێک بوو من بەشۆنەوە بوو بێم ئەو کارە بکەم حتا بەشی لە تەزاوەرات و احترازاتی کە لە کانەدا بوو بەحسەکەشمان حاشەیی نەچێ تەزاوەرات احتراز بووە لە سازمانی ملل لە نیویۆرکەکی هەر ساڵ تەواوی ڕێژمهورای دنیا جەمە بنەوە چن بۆ سازمانی ملل من لە شاری تۆرۆنتۆوە 12 ساڵ بچوو 12 ساڵ بێرە ئەوەتە چوون بۆێنە تەواوی عەکسی ئەو جەنایەتانەی ئەدامایەکی جمهوری ئیسلامی کردێتی بە تایبەت ئەو هینانی شاری سینە کە ئەو مناڵی یەکمانە دوومانەوانێکی کوژراون ئەو لاک و دەسەکی قەت بوون گشتان کۆ کردوونەتەوە ئەوان مە بردووە لەوێ نمایشداوە بە سەدان نەفەر بە فیلم و عەکاس و فیلمبەرداریان لێکردو یان لەم شاری تۆرۆنتۆ ساڵگەردی خۆمینیان گرگا ئاشورایان داناوە نازانم ئەم بەرنامەیان داناوە لەم عەکسانە ئیستیفادە کراوە و بە هەزاران هەزار خەڵکی توریست و خەڵکی کانەدا کە ئەم سەحنە ماهیەتی جمهوری ئیسلامیان بەم عەکسە و بەم شێوانەکێ من تانیمە ئەمانەکێ لە ئەنزاری خەڵکەدان و بڵاند بەڵێ هاوڕێستەر دیارە بەرەوە پرسیارەگە لێ بکەم پێم خۆشەوە بڵێم بۆ ئەگاداری بینەران ئەڵبەتە ئەو عەکسەی کە لە پشتەرە ڕێستارەوە شوێنی لەدایک بوونیە پێم وایەوە ئەوێ هەنە وایە بەڵێ هاوڕێستەر پێشتر کە قسەمان کرد لەسەر ئەم بەرنامەکە ئەنجام بدەین باسیەوەت کرد کە ئەم ئارشیوە هەمووی بەئیسلاح کارەکانی یان هەموو کۆکردنەوەکەی بەشێکی بەرچاوی لەوانەیە هین خۆت نەبێتەوەوانە یانە کەسانی یارمەتی تۆیانداوە بۆ کۆکردنەوەی ئەوە کە پێشتریش باسۆ کردووە ئەمە چۆن چۆنیە ئەکرێ باسم بۆ بکەین نەوعیەوە یارمەتیە چۆن بووە چ کەسانی یارمەتی تۆیان کردووە بۆ بە ئەنجام گەیاندنم کارەت وەک یارمەتی نازانم ناوی بنمە یارمەتی نەبێ با من ئەوە بێزم ئێمە لەنەو کۆمەڵا بووین
وتم من خانەوادەم وعزەتی ماڵیمان زۆر خراپ بوو خانەوادێکی زۆر دەستان بووین بە تایبەتتر لە 24 هەفتی 62 جمهوری ئیسلامی چوومە قەڕ و کۆمەڵا تیپی یانە چووە مەقەڕ و پایەگاکە ئەوێ هەندی گردە جمهوری ئیسلامی ماڵی باوکی منی ئاگدا ینی ماڵی باوکی منێت یەکسەر لەگەڵ خاک یەکسان کرد ئەوانە حەچی تیابوو ئەوانە پاییز بە حاصڵێ ساڵێکیانەوەوانە حیوانن و هەرچی بۆ گشتی سوکا ماڵەکەیان ناگدان یعنی حتا دەبێت ڕەحمیان بە باوکەوە ئەمەزمەوەیە من لە توولی ئەو ئەوەدا لەنەوە کۆمەڵە بووم دوایی هاتم بۆ تورکیا ساڵی هەفتەی شەمسی تەلەفۆنی تەک دایکمە قسەم کرد دایکم وتی هەزار بەخشە گلێشتەمان لێ نەکەی ئەوانە بۆ فۆشتەمانە نابە بۆ ئەو ماوەیە ساڵە پێشمەرگە بوویت و خۆزانی وازەتی ماڵیمان و ژیان چون باوکی چون لەلاوە قەتی ئەوەی ئەڵێن خەڵکی تەواوی ژاوەرەوە وەری کڵاتەردان زانن ئەوکم سوێندی خواردو تا جمهوری ئیسلامی لەسەر کاربێ هیچ شتێ لە جمهوری ئیسلامی وەرنەگری ینی لە بازاری ئازادە ئەم کۆپین و پێویستەی وەرناگر ماڵیان سوود وازی ماڵی مازۆ خراپ بوو دەستەم بوو بە شوێنەوە چە زۆرم عەلاقە بوو ئەزگزنەوە ئەوانە من دوو جار تر ئەم ئارشیوەکی سەهەمە دوو جارتر ئارشیوم لەبەن شد ینی ئارشیوی ساڵەکانی لە 52-53 و حەچی تا ساڵی 60 کە چوون بۆ مەعموریەتی شەژمانە بۆ زیندانی مرکزی کۆمەڵا وەختە زیندانی کۆمەڵا مەزور ناحیە جنوبی کوردستانە لە هەڵوان بوو چوون بۆ ئێنە تا هاتمەوە دایکم لە ترسا گویا هەمووی کەڵاتەی ئەو جاشەکە مزدورەکە وتوی نیوەڕۆ نەهارەچین بۆ سامزێکین بۆ بێساران دوێ ئەوەی 62 تازاوی هەمگیریا دایکم لە ترسا چوو بوو حەچی وەسایل و عەکس و فیلم و نامە و خلاصە دووربین و ئەم شتانە بوو زەفت و کاسن گشتی بەدوو قایمی کردو نەو قەڵە کوشتە بە زەویەکەمان گشتی قەڵک و کوشتەیە ئەوەختە دوایی هاتین و حەچی گەڕان پامانەکە سووتانی چی بوو لە ترسا ئەوەمە لە بین چوو بە شۆرێکی تانیم دووربینی ترم ساڵی 62 کە لە ناحیە مەریوان بوو دووربینێکم پوڵێکم بەلێ کەسێکەوە بوو ناردمەوە دووربینێکم بۆ بسێنە دووربینێکی بۆ ناردم دەستم کرد بە عەزگرتنەوە ئەوانە وەلێ ڕاستی هەر بۆ مەحدودە وعزەتی ماڵێکی تۆ مثلا فیلمی پێبسینی زۆربەی ئەوەختەمە لە ناوچەم میوانە بووم یادی بەخێر هاوڕێی گیان بەکردو و کاک موسەی شوخرە ئیسلامی زۆر کۆمەکیە کردم هەم بۆ ئەوەیکی فیلمی ئەسەن چون تەشکیلاتی مەخفیە هاتن فیلمی ئەسەن مەسەڵەن 3-4 دانە فیلمی بۆ ئەسەندم بە شۆنەوەکی فیلمەکان عەکسەکانم ئەگرت هەر کاک موسا بۆ خۆی دەتەرێکی تەشکیلاتی مەخفیەوەی نادۆ بۆ شار مەریوان یا شوێنی تر عەکسەکانە چاپیانە کردویان هاوردە بۆم وعزی ماڵیم ئەوە نەبووتانم مەسەڵەن من پۆڕێکی بەدەستەوە بتانم حەدەقەلمانی مەسەڵەن 4-5 فیلم 6 فیلم سێنەوەوانە عەکسی پێ چاپکە کاوێکی ئادنەوە کۆمەڵا بووین کۆمەڵە تەواوی ئیمکاناتی نیا بۆ ئەختیاری پێشمەرگە لە لیباس و کۆش و دوکتر و دەوە دەرمان و ئەسلحە و مهمات و هەچی شتەتی دابوو سیگاریە داپێت فقط ماڵانە 5 دیناردا ئەوەختە هاتینە نەوە خاکی کوردستان عێراق ماڵی 5 دینارێدا پێمان بۆ نیازمەندیایەکی ئەگەر پێویستێکمان بێ هەر کەس نیازمەندیەکی بێ من ئەو دۆرانەکێ کۆمەڵە ئەو 5 دینارێ 1 دینار من خەرج نەکردووە 1 مۆرد 1 دینار کە فروشگامان بۆ لەنەوە ئوردوگا مەسەڵەن ئاوایی معلومە کەبابی و هینی تیا بووە خاوەخانە ستی تیا بووە 1 مۆرد من کەیکێک نووشابێکم لەو ئوردوگای کۆمەڵە لەو فروشگای کۆمەڵە نەخواردوە ئێوارانە چوین تەواشێت دەمی جەماعەتی چمەکرایان خوارد کۆمەڵە 5 دینارەکەی ئەدا بە من
فیلمێکم پێسەند ئەوەختە چەندانە فیلم پێسەند چوومە وەختە فیلم دانێت بە مەسەڵەن دینارێ بوو یەکسەر 5 دینار ئەدا 5 دانە فیلمم پێسەند 24 یا مەسەڵ 36 بە شۆنەوە ئەم ماڵنەکەدەرە 5 دینارەکەدا پێم چاپەمە کرد یعنی ئەکسەر لەو ڕانندانێک کۆمەڵە لەوێ هێنە وەک ئێزحاج بوون بەدەستمەوە ئەو بۆ بسێنە ئەو فیلمە بۆ بووە چاپی کە بۆموانە بە تایبەت لێرە ڕابەڕاستی تەشەکوڕەکەم لە کاکادری ڕەحیمی ئەوەکی زۆر زۆر بە ئەحساس مەسئولیەتەوە یادی بەخێر گیان بەکردوو ئۆساقسەی نادریکی لە جێرانی گودانی شوانە گیانی بەکرد هەرچی هەموو پێیان بۆڵەوشتان ناکرد زۆر بە ئاوەڵیەوە کارەنەکەوەی ناکردیان بەڕاستی بە بۆڵەیان کردوەلی قبوڵەمە گەرەکمە ئەم جمڵەچە بێژم جارێک چوون بۆ نۆ ئاوایی معلومات تەواشان کردنەوە قاوەخانەی ڕستوران چی بێژم ئاوایینی کە خەریکن بۆی گۆشت و برنج و تێ ناوی چێپەرە کەباب و شتە تێ منیش 25 دقیق لە بیرمە ئەو ڕۆژە مامۆستا عەزیزالدین حسێنی هاتوو سنە 25 فەروەردینی 59 بوو ئێمە نگابانی مامۆستا بووین لە مانێک باڵە سفرانێت تەواو بوو یادی بەخێر کاشوان و گیان بەکردو سعی بێزان مطلق هاتن منسوبوتان ئێوە دەسەی ژاوەرە هۆرامانەشی میشۆچن بۆ مەقەر مەرکەزی لە 25 شاریوەرا بوو ئەو مەقەرە تەمیزکردن لەوێ غەزاتان بۆ تێرن و ئەمەیمە چینەوە شەوە کەوایان هاور بوومان لە جێرانی ترە ویدوێک مڵا کردوەتەوە داستانەکەی کاسی بێتاتەوە بەحسی ناکەم ئەتە دەوێت کەبابیان هاور بۆمان پێ من ئەم 25 هین بوو کەوام نەخواوی تا 4 چوم ناوایی معلومە دیم جەماعەتی خۆمان دانیشتون لەوێ خەریکم کەباب و زیینستا خۆن منیش برسی چوومم ئیتفاقم بوونەوە ئاوایە جەماعەتی خانەوادێ پێشمەگای کۆمەڵە بێسارانەیی دەوێ بووم چوم سەرێکیان لێ بام ئەم ناسین زووتر منیش تازە لە ناوچەوە هاتووم لە ناحیە مەریوانە هاتووم بۆ دوگای مەرکەزی تەواشان کرد جەماعەتی دانیشتون کەباب و ئەخۆن و گۆشت دەخۆن و گۆشتی برێژا و لەناو گشتیانەی هاوڕێ شیرین شعبانی لە ناوچێ مەریوان بە یەکۆبووین و یەکمان ناسیەوە هاتووەوێ بانی کردم وتی بێ چووتی بێنان خۆتم ناخوتی برسین نیە منیش خلاصە ملیەکم خستە لا ئەوەختە وتی دوو سێخی بۆ سندم ئەئیسەر نزیک بە 37 ساڵی لێک زەرهشتە لەزە دەکەی لە دیارمەچەنی دوو سێخ کەبابی بۆ سندم لەوێ دا منزورمەوەیە من ئەو پوڵەکێ بۆ مەڵا ئەیدا بە من ئەمدا بە عەکس و بە فیلم و بۆ لاسە ئەم تاریخە بۆ ئەم ئارشیومە پاڵ ئەوەیکی خۆم وتم من بۆ خۆم دووربینم بوو دوایی ئەکسەری عەکسەکان هین خۆمە زۆربەی لەو عەکسانیچە ئەو دۆرانێکی وەک ئیسە نەبوو ئیسەکە بیت مەسەڵەن عەکسەکە سکان کەیت و بە هەر جۆری مێرۆ دیجیتاڵەکەی لێخۆت بوو عەکسەکەم نیری بۆ کەرە ئەو دۆرانە ئەوانە نەبوو ئەوەختە کەسی عەکسی یەکگر داوا لێ کرد دنیا زێرە زەوەر وایە نایاندا عەکسەکەی نادا ئێوە فیلمەکە پێڵم بیوە بیشۆرە منیژی تر ئەکسەرەن ئەو کەسانێکی فیلمیان بوو فیلمەکانیان نەدا پێم ئەمبر ئەم شۆ ینی چاپی مجەدەتمە ئەکرد عەکسی باش وەرەگردووە منیش دەبیر خانەی کۆمەڵایش ئەوە بۆ هەر ئینتشارات هەر پێشمەرگە عەکسی یەکگر بۆ کارتی پێشمەرگاتی 2 دانیان لێەگر وەک بۆ حتا لە 3 دانەش بەڕ ڕۆژێک هاوڕێ خالقی ژار دی گونیک بەدەستەوە بوو لەبەر ئینتشاراتە وتی ستار ئەم عەکسانە زیادی ئەگەرەکم نییە چون انتشارات لەو دوگای معلومە ئەچوو بۆ چوارتا و لەویشەوە بچی بۆ سلێمانی یا دوایی چوو بۆ چوو بۆ دەچنارە باسات چوو بۆ ئێنە جا ئەو گونیکی دا پێم شابێژم نزیک 1200 عەکسی ڕەش و سپی بوو ئەوە دا پێم
دوایی جەماعەتی تر لەو ڕەفیقانە بەتەیبەت لەو دۆرانە چ ئەو بەحسەی کاتە بەرەونەوە تەشکیلاتە بەنەو ڕاست و چپەوە جەماعەتێکی زۆر بوون بەڕاستی پێیان خۆش نەبوو عەکسان بە فەرەنجی و بە ئەسلحەوە گردووە و نۆعی ئەو گەرایشی تەفەکۆرێکی ئەمە ناسیۆنالیستی ئەوانە لەو دۆرانە چ عەکسی باش حتا دیوێکم بوو منیان لە بردووە لە ئوردوگا سۆران شۆ خەوتم بەیانی تەواشام کرد لەژێر دەرگاکەمەوە مەسەڵەن 30 دانە عەکس ژووری بۆ تەرەفەکەی چم نازانی بەڵێ بە دوایی ئەمزانی مەسەڵەن ئەمە عەکسە 20 دانە عەکساتەوە 6 دانە عەکسی مەسەڵەن ئەسحەدەتە ئەمزانی ئەو عەکسانە ئەشێ ئەو بوو لەو دوایی خەڵکای تریش بوون ئەهاتن ئەچوون بۆ تورکیا یا ئەچوون بۆ ئوروپا لەبەرەوە مشکڵەی مشتەنەبێ مەسەڵەن عەکسەکانی خۆیان یادا پێ هێنی تریشە کاک نەجمێ غوڵامی نزیک بە 1500 دانە عەکسی زۆر باشی دا پێم وتی من بۆ خۆم نیگەتیڤەکانم ناردووە بۆ ئوروپا هەر ئالبۆمەکانی دابە منەوە دوگە معلومە بووی ئالبۆمەکانی کولەن عەکسەکانی دا پێم دوێ ئەوەی چا لێرە چا دوایی هاتوومەتە کانەدا زۆر لەو ڕەفیقانێکی یادداشتم کردو نێوەکان ئەو کەسێکی عەکسەکانی خۆیانیان داوە پێم دووادانەکەی یادداشتم کردگە چەند عەکسیان داوە پێم دوایی لێرە چوومە تۆ پێشەوە بچۆم بۆ کوردستان کەس لە ناوەوە بە تایبەت لە جنوبی کوردستان لەو شارانی جنوبی کوردستانە کەسایەکی پێشەوە زانیویانە مەسەڵەی سەمنە چوومەوە بۆ کوردستان وتیانە پێم ئەوە نە عەکسەیە ئەیتیرین بۆ یەک جار بۆ کنگرە 16 کۆمەڵە چوومەوە بۆ کوردستان کەسێک 2224 دانە عەکسی هاوڕۆم دایسە یەک بەشە لە کۆمەڵە عەکسانە نەدیوە هەوڕێستا تارێکی مەسەلەکەم ئەوەیە ئەوە عەکسانە کێ من کۆم کردوونەکە وتم ئەسا هینەکەی دووربینی خۆمن وەلی باقەکەی تریشی زۆر زۆر ڕەفیقەیە خۆی عەکسەکانی خۆی ناردۆ بۆم عەکسەکانیان داوە پێم کەسیش بووە پێم وتەوتمە بە ئیجازە من و عەکسانە کۆپیەکەم وتێتی فەرموو ئیجازە هەیە هیچ مشکلێک دیارەوە خۆت باسێکی تاریخیت لە ئەم هێنانی مۆزوعی ئەم ئارشیوانە تایەش کرد ئێستا پێم خۆشە بێمە سەر ئەو بەحسەی کە ئێستەم ئارشیوە دیجیتاڵیە بووە ئێستا لە دانشگای تۆرۆنتۆی کانەداوە لە دانشگاکان پاریس و لە کتێبخانەکان ئەمانە ئارشیو کراون هەڵگراون یان ها بەردەست ئەو کەسانە کە بیانەوێ ئستفادەی لێ بکەن بیرۆکەی بە دیجیتالکردنی ئەم ئارشیوەی تۆ لەکوێ هات کێ پێوتی چۆن تەسمیمت گرکەوە کارە بکەی من بەداخەوتم ئێستا ناتوانم ئەم فیلمە نیشان بەم من پارەکە کۆنفرانسێک 6 و 7 مارچی 2020 لە دانشگای تۆرۆنتۆ 2 ڕۆژ کۆنفرانسێک گیرا لەسەر مەسەلەی جونبشای کوردستان یەکی لەو کەسانە کێ بوو بەشداری ئەو کۆنفرانسەوە جلسە بوو من بوو پرۆفۆسەر دوکتەر شارزادی مەجاب ئۆستادی دانشگای تۆرۆنتۆوە دوێ کەرکیسە لەسەر سەفحەی فەیسبووکەمە لە ئاخرەکەیەوە لە قسمەتی 46 تا 52 لە فاصلەیەکی 6 هەفتەیەکەیەکی تۆزیعی ماجەراکەی داوە بەڕاستی نازانم ئەگەر بتانن ئێوە ئاوە لەسەر سەفحەی فەیسبووکەکەمە بە ویدیۆ تۆزعەکەی دوکتەر شارزادی مەجاب ئەیە ئەگەر بتانن بڵایکەنەوە ماجەراکە و داستانەکە چی بووە پێم وابێ ئەو زۆر جوان تۆزیعی داوە ماجەراکە چی بووە ئەوەی کێ لێرەدا ئیشارە پێ بکەم من هاتم بۆ کانەدا یەکێکی لەو خۆشبەختیانماوە بوو لەگەڵ ئینسانایەکی کۆمونیست و ئینسانایەکی خۆشناو لەم شاری تۆرۆنتۆ وەک دوکتەر ئەمیری حەسەنپور یا پرۆفێسۆر دوکتەر ئەمیری حەسەنپور و شارزادی مەجاب هاوسەری وەختە دەیانە پەرتر ئینسانی
خۆشناو لەم شاری تۆرۆنتۆ ئاشنا و ڕەوابوو هاتوچووی خانەوادەگی دۆستایەتی سەمیمانیمان بوو بەیەکۆ کاگەمیر چەند جاری کات بۆ ماڵی ئێمە لەگەڵ چەند میوان کرد حتا دانشگا لە ئێران و هاتوو بوو خانمێتر ئەوش لە مۆتریاڵی کانادایە هەوڕێ شارزادی ئەرشەدی عکاس و فیلمساز ئەوانە هات ماڵێمە ئەم ئارشیان تاریخیان و دێوانە پیان خۆش بوو بەرحاڵ زۆریان پێجارە بوو حتا هەوڕێ شارزادی ئەرشەدی کە وەمانە هیچ کامیان تامیر کوردیزمی فارسن ینی زوانی دایکیان فارسیە فیلمێکی دروست گەل لەنەو فیلمەکە چێشارە باشوەکە من خەچی بڵا بووەوە نمایشی داوە هەم لە ئەوروپا هەم لێرە ئەمە دوێ ماوەی کەوت چەند جار کاگەمیر و هاوڕێ شارزاد و کاکجەمیلی مەردۆخ ئەوی زۆری زەحمەت کێشاوە بە مارشەوە داوایان لێ کردنتان ئێمە گەرەکمانە بەرنامەیەک دانین بۆ تۆ بە پاسی زەحەماتێکە کێشاوتە بۆ ئەمارشەوە بۆ ئەم تاریخانە منی چەرچی تێکیانە قسەم کە پێم وتن قبوڵیان نەکرد ینی داوادیان دەرنەهاتن ئەمان هەر قسێکیانە سوود وتانیمە بەرنامەیەکە بۆ دانی ئەو بۆ بەرنامە و ساڵن و هەرچی شتێک گیرا بە دانشگا و تەبلیغی بۆ کرابوو بەداخەوە تقریبەن 10 ڕۆژ یا 12 ڕۆژ پێش ئەو بەرنامەکی ئیجرا بێت بۆ منیاندا نابوو بەداخەوە کاگەمیر بازن دووچاری ئەو وازەتی نەخۆشی بووە و منتەقل بوو بە بیمارستان و بەداخەوە بۆ هەمیشە بەجێ هێشتێ ئەمە 2017 بوو 2017 بوو تا پارەکەتر هاوسەری شارزادی مەجاد تەماسێکی کرد وتی من هەر ئەو کارێکێ ئەمیر قەرار بوو بیکە من گەرەکمانە بیکەین و ئێدامەوە لەوێ دکتۆر شێرزاد مەجاب من دیارە سەیری ڤیدیۆگەم کرد لەسەر سەفحەی فەیسبوک جنابەت و داوا لە بینەرانی شەکەم کە ئەتوانن لە ڕێگەی فەیسبوک یا ڕێستارەوە سەیری ئەو بینە بکەن ئەو کۆبوونەوەیە بکەن کە دایناوە لەوێ دکتۆر شێرزاد وتی ئەمەوێ کارێکە پروفسۆر ئەمیر حەسەنپور ویستی بکات من لێرا بیکەم و من ڕێز بگرم لە زەحماتێکە کاکسدار کێشاگیە بۆ ئەم مێژووە لەوێ لەوحێکی تەقدیریان لەلایەن دانشگای کانادا و جنابەت پێشکەش کرد ئەو لەوحە چی نووسرا بوو یان ئەو لەوحە چی بوو ئەوەکێ دەبوت تەوزیعێکی دابوو لەسەرەوە بەحسا ئەمەیە تەقدیر نازانم ئەگەرتانم نیشان ڕەبی وەیتە دوا و باشترە ئەبینرێ بەڵێ ئێستا باشە بەڵێ ئەمەیە بە فارسیەکی نووسەتی ڕەفیق ستار فتحی ئەوێ هەم پاس از تهداد انقلابی و پرشورت به رهایی و آزادی بشریت دانشگاه تورنتو 7 مارس 2020 اما هینەکەی ئەوە بوو یەکی لە خۆشترین ڕۆژەکانم بووە یعنی لە تاریخی مەبارزاتیمە ئەو ئفتیخارمە بوو کەسێک وەک کاگەمیری حەسەنپور و هاوڕێ شارزاد و کاکجەمیلی مەردوف و کەسایی تر ئەو کاریانە کرد بۆ من و بەرنامەیانە بۆ مندانە من بۆ بینەرانی تلڤیزیۆنی خۆمەوە بۆ جەنابی بێژم ئەم سێ ڕەفیقە هیچ کامیان عضوی تەشکیلاتی ئێمە نەبوون ئەمانە بۆ خۆیان خەت و بووچوون و گەرایشی ئینسانایەکی کۆمونیست خەتی تر و بووچوونی تری نەزەراتی تریان بەڵێ هاوڕێستا پرسیاری ترم ئەوەیە یانەتان بڵم پرسیار کۆتاییم ئەوەیە لەم بەشە
با تەوەجو بۆیە کە پرسیارەکانمان زۆرن و ئەکرێ زۆرتر لەسەر ئەم مۆزوع قسە بکەین. من خۆشحاڵە بم کە لە بەرنامەی داهاتووی ڕوانگەی شا میوانداری بکەم و بەحسەکەمان بە کۆتایی بگەینین لە بەشی دوومە و ئەو پرسیارانم کە ماوەڵێت بکەم، بەڵام بە عنوان ئاخر پرسیارێکە لەم بەشالێتەکەم ئەوەیە کە دەڵێ ئەم ئارشیوە لە ساڵ 58 تا ساڵ 1370 هجری شەمسی دیارە لە خۆی ئەگرێت. ئەم ساڵانە ئایا هەموو ئەو ڕووداوانە کە لەو ساڵانە ڕووی داوە، باسی مەسەڵەن کۆچی مەریوانت کرد، باسی تۆپباران مەقەڕاتت کرد، باسی گوردانەکانت کردووە، باسی ئۆرگانەکانت کردووە کە چه ئۆرگانهایەکمان بووە ئەمانە، هەروەها باسی کەسانی تر ئەەکەی کە بۆ وەبیرهێنانەوەی بەشێک لەو ئارشیوانەی یارمەتیان دای، بۆ نمونە وەکو کاک یوسف، وەکو کاک یوسپێر دەڵان، وەکو کاک فەرشیدی غەفارنژاد کە ئاماژەت پێدا پێشتر کە قسەمان کردو ئەمانە. ئایا ئەم ساڵانە هەمووی شامەڵ ئەو ساڵانەوەی کە خۆت حزورت بووە لەناو ئەو تاریخە؟ من گەرەکم بۆ بەحسەکەی ئەوە کە ئێدامەی بەم وتمە شاید تەشکیلاوا کردایە، وتم تا ئەمیر و مەسەڵەن هاوڕە شەزاد و فڵان مەسەڵەن عزوی تەشکیلاتی مە نەبوون، وەلی بۆیان مهم بووە ئەم ئارشیوە ئەم تاریخە، وەلی بداخە وتم تەشکیلاتی خۆمان ئەو ئەهمیەتیان نەداوە، یا مەسەڵەن سویانە حاشیە یا هەرچی ناوی بنین، بۆیان مهم نەبوو بەرنامەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەهاتە مەسەڵەن بەرنامەیەکی دانایە ئەم ئارشیوە ئەم تاریخە بڵا بکرایێتەوە. ئەسوی ئەمەیکە من وتمە گشتی ئەسنادە مستەنەدە ئەم شتانێکی من باسم کردا. من شتێکی خۆم نەمزانی بێ مەسەڵەن پرسیارم کردە کە زۆر خۆشبەختانە زۆر کەمیش بووە کە مەسەڵەن نەزانم، خۆم نەمزانی بێ پرسیارم کردە. ئەوە بوو وتم بە شۆنەوەی کە هاتنە سەرەوەی کە ئەم ئارشیوە دیجیتال بکرێت. دوو نەفەر فیلمساز دانێکیان لە ئەڵمان، دانێکیان لە فەڕەنسا بێن بە سەرپەرستی پرۆفێسۆر شەزادی مەرجاب ئەم کارە بکرێ. ئەوە بوو بەداخەوە کۆرۆنا خستە دواوە خرابوو ماڵی هەستی پارەکە 2020 بە هاتایەتن کۆرۆنا یانی ماڵی هەشتی 2020 و ماڵی 10 ئۆکتۆبری 2020 بازم کۆرۆنا ئیجازە نەدا، ینی دەوڵەتی کانادا ئیجازە نەدا پیانەواندا ئوروپاوە بین بە دانیشتگای فەڕەنسەوە بین بۆ ئێرە، تا ئەوەیە کە حتا کێشایە 15 مارچی 2021 ئەوەش نەکرا بوو بە حەڵێت ئەپریلی بازم کانادا ئیجازە نەدا خۆشبەختانە تا 12 مانگی نۆ ینی سپتامبەر خۆشبەختانە تر مەسەلە دانیشتگای تۆرۆنتۆ پەیگیریان کردو، ئەوانە ئیجازەیان داهاتن بۆ ئێرە. ئێمە یەک مانگی تەواو جگەم ڕۆژگەری جومعە هەفتەی 7 ڕۆژەکەی ئێمە جگەم ڕۆژانی جومعە خەریکی فیلمبەرداری بە سەعاتان سەعات کە فیلمبەرداری کراوە لەم ئارشیوە لەم تاریخە تەواوی ئەو لە عەکسە لە نامەی گیانبە کردووە لە کاستیچ بوو لەو مەراسم و بەرنامەکان کاستایەکی گەورە دۆرانی بووە. دوایی بەدانە بەدانەیەک ئەم سەحنانێکی لەو جوندە شەڕی داوە بەحثراوە لەسەری گشتم دانە بەدانە دەسەڵەمی کردگە وەختە ڕۆژایەکی مشخص کراوە ئێمڕۆ لەسەر کام قسمەتی قساکەی وەک بۆ مەسەڵەن حتا تا ساعتی 7 بەیانیژی مە هەر خەریکی ئەو کارە بووی لەو بەشێکی وتم ئەو نەتیجەکەی کە هەر لە ئەوە ڕۆژەڵکی کا ئەمیر و ئەوان هاتن ئەم ئارشیویانە دی ئەوانە پێیان باش بوو ئەم ئارشیوە ئەم تاریخە چوم ئیسا ئەکسەری ئەو کەسانە کێچنە دانیشگاکان کورسی هەڵەگرن ئەو وەختە بە قۆڵی ئوروپایەکان کوشەچی هەڵەگرن
مستند بەرخوردکەن بە مستند ئەگەر بین لەسەر جنوبێشی کوردستان لەسەر مەسەڵەن ملەتی کورد کارێ بکەن لەسەر مەسەلەی زیندگی خەڵکی کوردستان و پێشمەرگە و ئۆزا ئەحواڵێکە بە تایبەت لە دۆڕێکە جمهوری ئیسلامی هاتە سەر کار تابەئیسا بێت ئەو ماهیەتانە بەرخوردکەن بە شتایەکی مستند فرەتەرێکی ئەم وتم کێشایەتە دانیشگای پاریس و دانیشگای تۆرۆنتۆ ئێستا مەسەڵەن ئەم ئارشیوە هیچ تعلقێکی بە من هین دانیشگایە لەوێ سەد بووە تەواو بووە دایسەج من پێم وایە لە هیچ حیزب و سازمانی کە حتا زۆر حیزب و سازمانی بوون دەسەڵاتیان زۆرتر بووە ئیمکاناتیان زۆرتری بووە نانتانیوە شتێکی وا بکەن ینی خۆشبەختانە من بە کۆمەکی ئەو ڕەفیقانە تانیمە بە ئستعدادێکە بە فکریەتی کە خۆم بوومە توانیمە ئەمە بیگەێنم تا ئەو مەرحەلەکە لەنەو قسەباس ئەوەی تو تۆزە ئەداوتوتە ئەمە من لە سەفحەی فەیسبووکی خۆمەردام ناوە هەزار نەفەر زیاتر لە فەیسبووک منان نییە وەلی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە هەزاران بینەری هەیە پێم خۆشەوە بێژم ئەم ئارشیوەکی ئەم قسمەتێکی تو ئیشارەت کرد بەڵێ شتایەکی زۆر تاریخیە لە تاریخی جونبێشایی کە لە کوردستاناتە ڕووی داوە 150 ساڵەوە بەرتر شتای لەم فاسڵەیەکی ئەتانم بێژم هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی شتای ڕووی داوە و نەخشی سەرەکیەکەی سەبەبی عەسڵیەکەی و ڕەحبەری کونەندەکەی کۆمەڵە بووە لە هیچ شۆڕشێک و لە هیچ جونبشی کە ڕووی نەداوە یەکی وەگەوەی من ئیشارە کراوە زۆر تەکێ کراوە سەرێکی لەم فیلمەکەی دیجیتاڵە بێ ڕاپێمایی شارەکانی کوردستان بە مەریوان تەخەلیەکردنی شاری مەریوان بە دەهاتی کانیمیران شار چۆن یەکسەرە چۆڵەکری ئەم خەڵکە لە شارەکانی کوردستانە چوون ئەو ئیمکانات ئەمڕۆ هەیە خۆ ئەو دۆرانە ئەم ئیمکاناتێکی مطلقەن نەبوو ئەگەر حەسیوەکەی لە شاری سنا لە مەحەلەیەکە لە 15 ماڵە ماڵی تەلەفۆنیکی بوو هیچ ئیمکاناتێک نەبوو ئەو وەختە ئەم کۆمەڵە ئەم تەشکیلاتی کۆمەڵە چۆن تانی ئەم سازماندەیە کە لە شارەکانی تری کوردستانەوە خەڵکە بەرەو مەریوان احتراز بە جمهوری ئیسلامی بچن بۆ مەریوان وەختە بتانن ئەو 16 نەفەرە کە 8 نەفەریان کۆمەڵە بوون و 8 نەفەریان حیزب دەموکرات بوون لە پادگانی مەریوان و ئەوانە ئازادکەن احتراز بە مەکتەبی قورئان و ئەحمەد موفتیزادە و وەختە سپێ پاسداران لەنەو شار مەریوانە مردم شار چۆڵ کاپچێ وێ ئەوەیە شەڕی 24 ڕۆژەی سنەی هاتیە کە لە هیچ تاریخێک دۆ ساگەیسە تو ئیستا بی تەواشەکەی کوبانی یا ئەفرین کە دوومان مەسەڵ تولی کێشاوە وەلی بۆ ئیمکاناتە و بۆ پشتیوانی و بۆ میدیایە کە ئەمڕۆ هەیە ئەو دۆرانێکی لە شاری سنە شەڕی 24 ڕۆژە کراوە بۆ بێ ئیمکاناتی و ئەسلحە و مهماتەکی بوو مقایسەی لەگەڵ ئیستا ئاسمان دەی فەرقەیە ئەمە ئەوەی کە یەکمان تەحەسوبی وستانداری محرومکردنی سپێ پاسداران خەڵکی شاری سنە سپێ پاسدار هاتنی ستونی کە بێ بچێ بۆ سەرکوبی مردم بۆ پادگان و لەولاوە حیزبی دەموکرات کە ئیسکۆتی ستونەکەیە کردو خەڵکی شاری سنە لە لووە بێشکێ مناڵیان بەر لە گرێزە پێش بە ستونەکان گەدو ستونەکە چووە بچێ لە باوەڕی زەوکی چی بەسەر ئەو ستونە هاتووە ئەمانەکی ئەم شتە تاریخیانە یا بە ڕەحبەری ئەعزەی تەشکیلاتی کۆمەڵە احترازی خەڵکی داسێران بە ڕژیمی شا ئەو دۆرانە پوچکردنیان بە تەرەفێ پێجوێن بە عێراق احتراز بە ڕژیمی شا و کەیسی ئەو خەڵکە لەژێر دەستی کاکسدێکی کەماندەرەوە کە لە دادگەسەری شاریستنە بوو نەخشی ڕاهبەرانی کۆمەڵە لە دۆرانێکی ئەو احترازێکی تانیان سەربەرزانە بەرعەلێ مالکەکان بێسن و ئەوەکە خاستەکانیان بەراوردە بێتەوە ئەمانە کە ئەم تاریخانە کە وتم ڕووی داوە لە جونبشی کوردستاناتە
کە ئەمانەکی شتایکی تاریخی نەسڵی ئایندا ئەمانە بزانێت من پێم وایە ئەمە باشترین هینەکی ئەم تاریخانە هەرچی زیاتر بڵا بێتەوە. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە ئەوەی کە لە بەرنامەیم جارە دابینیتان بەشی یەکەمی قسە و باسێکە لەگەڵ هاوڕێستاری فەتحی ناسراوەستاری ئەوێ هەنگ سەبارەت بە کۆکردنەوە و بە ئەنجامگەیاندنی ئارشیوێک لە خەباتی شۆڕشگێرانەی خەڵک لە خەڵکی شۆڕشگێری کوردستان و بەتایبەت تاریخی تەسویری کۆمەڵەکە تا ئەم مەرحەلە هێناویەوە بەرەو کوێ ڕۆشتووە و چ کارهایەکی لە دەستورایەوە بە چ شێوەیە تا ئێستا ئەم ئارشیوانەی بەکوێ گەیاندووە. سپاسان دەکەم کە تا ئێستا لەم بەرنامەیەدا لەگەڵمان بوون تا ڕوانگەیەکی تر کات و ساتێکی خۆشتان بۆ بە ئاوا دەخوازم. هاوڕێستار زۆر سپاس کە بەشدار بووی لەگەڵم. کاتێکی شاد.